ژیرتان لەگەڵا لاڵقەی چونێ بەرنامەی سفر یەک ژیری ئەو هەفتەیەش لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی خۆشترین و باشترین و نوێترین هەواڵەکانی ڤیدیۆ گەیم کۆکراوەی هەفتەیەکە بۆیە پێویستە هەموو هەفتەیەک چاوەڕوانی بەرنامەی سفر یەک ژیری بکەیت تاکە بەرنامەی باشی کوالیتی ڤیدیۆ یاریە لە ناو یوتیوبی کوردی کۆکراوە یەک هەفتەتان بۆ کۆ دەکەمەوە لە ڤیدیۆیەکی پڕمانە بە سوود و زانیاری هەموو هەفتە نتوانن سەیری بکەن. بەرنامەی ڕۆژمان پڕێکی لە هەواڵی گرنگ لەوانەیە بەقەدەر هەفتەکانی ڕابردوو هەواڵی زۆرمان نەبی بەڵام هەواڵەکان گرنگن بۆیەش هەواڵەکان کورت کردەوە بەڵام زیاتر باسییان دەکەین. واروە هاوڕێن ئێوەش دەتوانن ببنە براوەی $10 و لە دیسکریپشن هەموو ڕێگەکانم داناوە چۆنەتی بردنەوەی $10کەش فۆڵۆکردنی منە لە هەموو شوێنە لە سوشەڵ میدیا و براوەی هەفتەیەش ڕادەگەێنم تا کۆتایی بینەر بن هەواڵی خۆشمان بۆ ئامادەکردوون. پێش ئەوەی بەرنامە بکەم هیچ مەجالی تێدانە لایکی ڤیدیۆی لەبیر نەکەی تکایە کۆمنتیش بنووسە تاوەکو چانست بۆ بردنەوەی $10کە بەرز بتەوە. ئەگەر کرا سوپاسی هەمووتان دەکەم ڤیدیۆیەکە شێرکەن تاوەکو زۆرترین خەڵک بینەریوی. یەکەم هەواڵیش باسی بکەین باسی یاری وارزۆن بکەین یاخود مۆدرن وارفەر هەردووچیان دوو یاری کۆڵ ئۆف دیوتینە کە من چەندین ساڵە چاوەڕوانیان دەکەم بەو شێوازە باش بن. تەنیا لە ڕێگەی فرۆشتنی پاکەکان کە هەندێک سکینی جلوبەرجی تێدایە و هەندێک سکینی چەک و ئەسلیحەی تێدایە کە قماری ئەلکترۆنی نییە بەڵکو پاکەکە ڕاستە خۆ دەڵێ ئەو شتانە تێدایە دەیکڕی بە $10 بە $15 $20 دەیکڕی تەنیا لە کۆکردنەوەی ئەو پارەیە $500 ملیۆن داهاتیان کۆ کردیتەوە واتە زیاتر لە $500 ملیۆن فرۆشتیە بەڵام وەکو قازانج $500 ملیۆن کۆ کردیتەوە کاڵ ئۆف دیوتی کاشتێکی زۆر باشە. ڕاستە پارەدانە ناو یاری شتێکی باش نییە بەڵام بەو شێوازە شتێکی باشە لەبەرەوەی چونکە کاتێک کە پاکێک دەکرێت مثلا یەک دوو پاکم کڕێ بە $10 $15 لە ناو یاری مۆدرن وارفەر چکە زۆر دەیکەم مثلا کاتێک کە پاکەچی دەکرێت ناو یاری مۆدرن وارفەری دەزانی و پاکەتی تێدایە ینی قمار نییە و یانەسیب نییە ئەوە نییە بڵێ وەڵڵی یانەسیبەکە دەسوڕێ خۆ بە خشتێک دەرەتی وەکو PUBG نامۆبایلی بەڵکو پاکەکان دیارە و ئەگەر حەز دەکەی دەتوانانی بیکڕی ئەگەر نەشی کڕی هیچ تەسیر لە ناو گەیمپڵی یاریەکەی تو ناکات چونکە دەبی لە ڕێگەی گەیمپڵی چەک و ئەسلیحەی نوێ وەربگرێت. هیوای باشترینیشی لە بۆ دەخوازم هیوام وایە یاری داهاتووی کاڵ ئۆف دیوتی کە پێشبینی دەکرێت بە ناوی کۆڵد وۆر یاخود زەنجی ساردی هەمان شێوە تعامل لەگەڵ مایکرۆترانزاکشن بکەن یاخود تعامل لەگەڵ پارەدانی ناو یاری بکەن. هەواڵێکی خۆشم حەزم کرد پێتانی بڵێم کەوا گرنگجی بەو یاریانە بدەن کە ڕاستە خۆشت بە گەیمەر دەفرۆشن نەک ئەو یاریانەی کەوا بە قمار و یانەسیب شت بە گەیمەر دەفرۆشن. بە بڕای من شت هەنەکڕی ناو یاری باشترە بەڵام ئەگەر یاریێک زۆرت خۆردەی مەسەلەن من کۆڵ ئۆف دیوتی مۆدرن وارفەرم زۆر بەدڵە بۆیەش هەندێک سکین هەیە هەندێک ئەمبلەم هەیە هەندێک لۆگۆ هەیە حەز دەکەم ناو یاریەکەی هەم بیتم پارەی پێدەدەم یان زۆر جاریش دەڵێ ئەو گەت بێتەوە پاکەی بکڕی پارەکەی دەستە ناو لە بۆ ئیشی خێرخوازی دەڕۆ نازانم چ ئەگەر لەو نوع کەسانێ دەتوانین لە خۆشتەشی وا بکڕین. هاوڕێیان یاریێکی نوێی سووسای سکواد ئاشکراکرا کە لەوانەیە زۆر بەتان برن هەنگەمە سووسای سکواد ئەسڵەن چییە؟ ئەگەر جەماعەتی DCB یاخود فیلمەکانی مارڤڵت بینیبی فیلمەکانی دیسی بینیبی حەزت بە جۆرە یاریێکی بیکەوە باسی سوپەر هیرۆیەکان بکەوە بە تایبەتیش باسی سووسای سکواد بکە وەکو فیلمەکەی سووسای سکواد لە هارلی کوینی جۆکەر و باتمانەوەنە خۆش دەبی یاریەکە و ئەوەی جێگەی سەرنجە تا کەستێک تیزەریان بڵاو کردەوە بێک وێنەکەش سوپەرمانی لەسەرە کە سوپەرمان زۆر لە جەماعەتی سووسای سکوادیش نییە بەڵام لە کۆمیکەکان لەوانە تێکەڵچێشیان کردبی لەگەڵ سوپەرمانی کە گەیمەرێکی یەکجار زۆر داوای یاریی نوێی سوپەرمانی دەکەن و لە مێژە یاریی نوێی سوپەرمانمە هەن نەدیتە ئەسڵان لە یاری ئینجەستس سوپەرمانمان هەبوو من ئینجەستسم کردیە بەڵام بەو شێوازە نییە کە وەکو سوپایدەرمانی یاخود وەکو باتمان ئارکەم نایتی سوپەرمانی تێدا ئەرسەندە سوپەرمان سوپەر هیرۆیەکی بۆڕینگە چووکە هێز و پاوەرێکی یەکجار زۆری هەیە یعنی هەموو کەس ناتوانێت بەرامبەر ڕاوەست بێگومان نقطە زوعفی هەیە و خراپەکانی تایبەتی خۆی هەیە بەڵام لە مێژە حەز دەکەم یاریی نوێی سوپەرمانی ببینم و سووسای سکوادی جارە وێنێ سوپەرمانی لەسەرە و حەزم کرد پێتان بڵێم کەەوە ئەنگۆش چاوەڕوانی سووسای سکوادی بن بزانین چی یاریێک دەدەچی ئەسڵەن کامێرێکە سێمە کەسی یەکەمە بەشکم لەوانەشە فایتینگ گەیمبی واتە دوو کەس بەرامبەر یەک شەڕ بکەن نازانم بەس پێدەچی کامێرێکە سێمبی پێدەچی یاریەک بی تریپل ئەیبی و گرنگێکی زۆری پێ بدرێم هیوام وایە ئەنگۆش چاوەڕوانی من و دەمێن ڕێنگۆ بزانم خۆشترین یاری سوپەر هیرۆ تاوە کوێسە تاقیت کردیتەوە کامەیە لە تایتڵەکەش نووسیتم کەوا یاریێکی یەکجار گەورە بەشەکی دیکەی لە بۆتێتن ئەویش یاری بایۆشاکە لەوانەیە زۆربەتان یاری بایۆشاکتان نەکردبی بەڵام تکا دەکەم بەشی یەکەمیان دووەمیان سێەمیان بایۆشاک ئینفینیت مەبەستن یەکێک لەوانە تاقیکەنەوە دەزانن کەوا یاریەکانی بایۆشاکی چەندە بە معنان بە تایبەتیش بایۆشاک ئینفینیت ئۆکێ یەک و دوومەکە یاری کۆنم بەڵام بایۆشاک ئینفینیت تکا لە هەر هەمووتان دەکەم
بیکەنەوە یاریە ماوەکانی ڕابردوش لە پلێستێشن پڵسی بۆ بە خۆڕایی ئەین ناتوانە پێتان بڵێم بایۆشاک چەندە گرینگە چەندە مهمە ڕاستە ڤیدیۆم لەسەری دروست نەکرێت تاوەکو ئێستا چونکە لەبەرەوەی دروست ناکەن لەبەر ێزان بینێتێکی زۆر کەمی دەبی زیان لە چەناڵەکەم دەدا لەوەی کە سوودی هەبی بەڵام بێگومان ئەگەر بێت و داوا بکەن لە کۆمنت بنووسن ڤیدیۆ لەسەر بایۆشاک ئینفینیت دروستکە بێگومان درستی دەکەم باگراوندەکەشم یاری ڕێدێدا تایم لاپسە و بەناو دەکەم بخوان شتەکان چند بایۆشاکێکی نوێ دروست دەکرێت کە بایۆشاک 4 دەبیتن تاواکەری ستۆریەکانی دیکە نابی لەوانەیە تاواکەری بەڵام هەمان جیهان نابی واتە شاری کۆلۆمبیا ناوی کە لە کۆلۆمبیای بوو لە منتیقی کۆلۆمبیای بەشی یەکەم و دووەم و بایۆشاک ئینفینیت من بەشی یەکەم و دووەمم کردیە بەڵام لەمێژە کردیتم ستۆریەکان زۆر وەکو بایۆشاک ئینفینیتی نەبوو لەلام بایۆشاک ئینفینیت نایابە یعنی لە ئاستی ڕێدێد و گادۆڤار و ئەوانەیە بەڵام یاریەکە چکە کۆنە چکە یاریەکە لە کوردستان ئەو ناوبانگەی نییە خەڵکەکی زۆر پێی نازانن بەڵام بایۆشاک ئینفینیت زۆر ناوازە بووە هیوام وە بەشی چوارەمی شێرواری تاوەکو ئێستا یەک زانیاریمان هەیە لەسەر بەشی چوارەمەوی ژەوەیەکەوە لە ناو دنیای کۆلۆمبیای نابی دەستنە شارێکی دیکە و شارێکی فانتاسی دەبێت بۆ نمونە بایۆشاک ئینفینیت لە شارێکە لە ئاسمانە کەش و هەوایەکی فانتاسی زۆر جوانی هەیە خەیاڵی زانستی هەیە تایم ترافلی تێدایە مالتیڤەرسی تێدایە یعنی یاریێکی تێر و تەسەل چیرۆکێکی زۆر باش چیرۆکە کە کۆتاییەکەی تەواو دەکەی بیگ دەکەیەوە ئەو چم دیت باسی چی کرد لەسەر چ بوو یعنی بە ئەنواع عشقا دەتوانین لە خۆت بیرۆکە کۆتاییەکەی لێک بدەیەوە کەوا هیچ یاریەک نییە بەقەدەر بایۆشاکی کۆتاییەکەی کاریگەری لەسەر گەیمەری بەجێ بەوێ بۆ نمونە یاری گادۆڤار یاری زۆر ڕاقیە بەڵام کۆتاییەکەی ئاشکرایە کە دەگەی کۆتاییەکەی یعنی معنایەکی گەورە بەجێنیارە بیر کەمەوە بزانم معنای چ بوو Red Dead Redemption 2 چکە لەبەرەوەی وەکو واقعیە شتەکە کە دەبینی شتێک بەسەر یەکەچی دێتنیان شتێک ڕوو دەداتن دەڵێی تا ئەو کۆتاییەکەی بوو مەجای بیرکردنەوە ناهێڵتەوە زۆر ڕاستە ناوازەیە بەڵام ناوازەیەکەی لەوەیەکەوە ستۆریەکە کۆتایی پێدەشتە چی باش دەبینێ بەڵام بایۆشاک ئینفینیت یەکە لەو یاریانەیەکەوە کۆتاییەکەی بەجێت دێڵی وە تکا دەکەم بایۆشاک ئینفینیت تاقیکەوە دەمەوێت گەیمەرێک بدۆزمەوەکەوە بایۆشاک ئینفینیتی تەواو کردبی تکایە کە گەگەر یاریەکەی تەواو کردیە لە کۆمنت بنووسی و حەز دەکەم بزانم چاوەڕوانی بەشی چوارەمی یاری بایۆشاکن یا خودنا لە کۆمنت بۆ چوونی خۆتان بنووسن هاوڕێیان دەمێت باسی کۆنترۆلەری پلیستیشن 5 و Xbox Series X بکەین بەڵام زانیاری زۆرمان لەسەر کۆنترۆلەری Xbox Series X نیە لەبەرەوەی زۆر هاوشێوەیە لەگەڵ کۆنترۆلەری Xbox One X و One S و ئەوانە یان هاوشێوەیە تقریبان هەندێک گۆڕانکاری بچوو کرایە لەسەر دوگمەکان مەسەلەن و کرایتە شێوەی Xbox کۆنترۆلەرەکەی ئیلیتی هەیە هاوشێوەی ویە بەڵام دەستکەکەی پلیستیشن 5 زۆر جیاوازە لەگەڵ پلیستیشن 4 بۆیە زانیاری دایمەن نوێی لەسەر بڵاو دەبێت لەبەر کۆنترۆلەرشی نوێ یعنی ئەو گلەیم لێ مەکەن بەڵە زیاتر باسی وی دەکەی باسی پلیستیشنی دەکەیت چکە بکەم زانیاریەکان زیاتر لەسەر پلیستیشن بڵاو دەکەن Xbox شتەکانی زیاتر ئاشکرایە کۆنترۆلەری پلیستیشن 5 3 بۆ 4 کاژمێر شەحنی زیاتر بەرگە دەگریت لە چاو کۆنترۆلەری دوال شاکی واتە هەمان تقریبان دەڵێن هەمان پاتریان بەکارهینەیە بەڵام لەبەرەوەی لایت بارەکەی دواوەی نییە کە لە پلیستیشن 4 لایت بارەشی ڕەنگە و ڕەنگە لە پلیستیشن 5 لایت بارەکان لابردیە شەحنەشی یەکجار زۆر دەگەڕێنەوە 3 بۆ 4 کاژمێر شەحن خۆدەیڵتەوە بەڵێ بێگومان لەگەڵتانم زۆربەتان ئێستا دەڵێن وەڵی دەشتی پلێچاری شەحنی زۆر خراپە نیش لەگەڵتانم شانەکەی لەوانێ بە 6 ساعت ئەو پەڕی 7 ساعت ئەگەر خۆی بگری ئەگە پاتێکەکەی زۆر باش مابی 7 ساعت لەوانێ بتوانانی یاری پێ بکەی بەڵام ئەگە بێت و 3 ساعت 4 ساعتکە 10 ساعتێک بتوانانی یاری پێ بکەی بەبێ کێبڵ زۆر باش هەرسنە من زۆرینەی کات بە کێبڵ یاری دەکەم چکە تااقەتیەوە نییە بڵێ شەحن نەما و نازانم چی زۆربەی کات کێبڵ دەدەم و ئەو کاتانی کە زۆر دوور دەکەمەوە تەلەڤیزیۆن اینجا لەوانەیە بە کێبڵ بە وایرلس کار بکەم زانیاری گشتەکان لەسەر کۆنترۆلەری پلیستیشن 5 تاوەکو ئێستا تەنیا شەحنەکەی دەزانین کەوا 3 ساعت لە دەستی پلیستیشن 4 باشترە زیاتر خۆی دەگری دوگمەکانی ئاڕێک و ئاردوو و L1 و L2 هەزەیان هەیە و داگرتنیان قورسترە لە چاو دوال شاک فۆری پلیستیشن 4 وەروەها دوگمەکانی دیکە ڕەنگەکانی بێگومان وەکو دەزان نمایە واتە ڕووناچیشیان نییە تەنیا ڕەنگی شێوەیەکی چۆن دەڵێ شوشەییان هەیە و هەزەش لە کاملی دەستکە هەزەکە گۆڕدرایە واتە هاپتیک فیدباکە بۆ نمونە هەزەی پێشتری ئایفۆن لە ئایفۆن 5 و ئایفۆن 6 هەزەکەی زۆر ڕەق بوو بەڵام ئێستا لە ئایفۆنی نوێ هەز بە هەزەکەی دەکەی هەزە گۆڕدرایە پێ دەوتری هاپتیک فیدباک ئەو جۆرە هەزەیان بەکار ناکە تەکنۆلۆژیای نوێی هەزەیە دەمێت ڕێنگۆ بزانم کامە دەچقتان تاوەکو ئێستا پێ باشترە جوانترە و ماسفاتی زیاترە پلیستیشن 5 یاخود Xbox Series X دەمێت لە کۆمنت
بینوسن. بین سر هەواڵێکی گەورە لەسەر مایکرۆسۆفتی کەوا لەو هەفتەی ڕایانگەیاند کە یاری هەیلۆ ئینفینیت ئەو ساڵ بڵاو ناکرێتەوە بۆ یاریەکەیان دواخست بۆ ساڵی داهاتوو کە گەیمەرێکی یەکجار زۆر لە تویتەری لە باتی ئەوەی جنێو بۆ ئەکسبۆکسی بدەن بەڵکو پشتگیریان لێکرد کە شتێکی زۆر جوان بوو بەڵام لە کوردستان بێگومان شتەکە دیسان بۆ شەڕی کۆنسوڵی و خەڵکی دابەزینە سەر یەکتری کە شتێکی زۆر ناشرنە و هیوام وایە گۆشت لە کۆمنت هەمان شت تاقی نەکەنەوە چونکە هەردوو لامان خۆش دەوێت من گەیمەری هەردوو لام ئەو پیسێکەمە یاری گەیم پاسم هەیە گەیم پاسی لێرە تاقی دەکەمەوە لە زیاتی ئەکسبۆکس هەیە فەرقی چییە مایکرۆسۆفتە پلەیستیشنی شمێ هەردوو لام هەیە هێوەش هیوادارم بەو شێوازە بیر بکەنەوە هەردوو لا گەیمەرن هەردوو لا یەکترمان خۆش بێت مایکرۆسۆفت ڕایگەیان یاری هەیلۆ ئینفینیت دوا دەخەن لە بۆ ساڵی 2021 واتە لەگەڵ دەرچوونی ئەکسبۆکس سیریز ئێکسی ئەو یاری بڵاو ناکرێتەوە وەکو بەڵێنیاندا بۆ هۆکارەکە شێوێ دەیانێت زیاتر کار لەسەر یاریەکەی بکەن گرافیکەکەی جوانتر بکەن هۆکاری ئەوەی کە بۆ چش دوای دەخەنەوەی کەەوە گەیمەرێکی زۆر ڕەخنەی گرتکەوە گرافیکی یاری هەیلۆ ئینفینیت گرافیکەی بەو شێوازە نییە بۆ من هەفتەی ڕابردوو باسم کردکەوە مۆدێڵی گرافیکەکانیان زۆر ناشیرنە و قسەکەی منیش زۆر خەڵک تووڕە بوون لە کۆمنت کە من ڕەخنە لێ دەگرم قسەکەشم ڕازدەرچوو لەبەرەوەی مایکرۆسۆفت یاریەکەی دواخست مایکرۆسۆفت دەزانی کەوە هەیلۆ ئینفینیت گەورەترین یاریە لە بۆ ئەکسبۆکسی یعنی گەیمەرانی ئەکسبۆکس بە تایبەتی ئەو گەیمەرانەی لە ئەکسبۆکس 360ەوە ئەکسبۆکس بەکاردێنەوە ئەکسبۆکس وەنیان هەیە یاخود پیسیان هەیە چاوەڕوانی هەیلۆی دەکەن بە تایبەتی جەماعەتی هەیلۆی قەدیم کە لە ئەکسبۆکس ڕەسەن دەستیان پێکرد هەیلۆ وەکو گادۆڤواری ئەکسبۆکسیە یاریێکی زۆر گرنگە لە بۆ مایکرۆسۆفتیش ناوێ بەسەرەن خراپی کوالیتی یاری هەیلۆ ئینفینیت تأثیر لە فرۆشی ئەکسبۆکس سیریز ئێکس کە تأثیر لە براندی ئەکسبۆکس بکە بێگومان نەبوونی یاری هەیلۆ ئینفینیت لەگەڵ بڵاوبوونەوەی ئەکسبۆکس سیریز ئێکسی لە مانجی 11 کە بڕیارە چکە بۆ فەرمی مانجی 11 ئەکسبۆکس سیریز ئێکس بڵاو دەکرێتەوە بێگومان پلەیستیشن شەوکاتیە بێگومان تأثیر لە فرۆشی دەکات یعنی لەوانەیە مەسەلەن ئەو گەیمەرانەی کە ئەکسبۆکسی نوێ دەکران لەبەرەوەی هەیلۆی تێدا نیە یان خۆ چاوەڕوانی هەیلۆیان دەکرد لەوانەیە تۆزە جارشکە بیر بکەنەوە ئایا بیکڕین یان خۆ نەیکڕن بێگومان ئەگەستەرن سۆنی بڵێ کاکە وەڵی مانجی 11 یان خۆ 12 سپایدەرمانی بڵاو ناکەن لە بۆ پلەیستیشن 5 لەوانەیە زۆرینەی خەڵک کە بە تەمای پلەیستیشن 5 یاخود هە پلەیستیشن 5 دەکڕن بڵێن ئۆکەی پلەیستیشن 4ەکە خۆم جارە چاوی نییە کەنجنە یاری باشی لە بۆ هات ئەزز بەکردنی پلەیستیشن 5 دەکەم لەوانەیە هەمان شت ڕوو بدات چکە مایکرۆسۆفت بەخۆشی دەزانی کەەوە ئەوە شتێکی زۆر ترس ناکات و یاریێکی وا زەخم و زەبەلاهی ئەکسبۆکسی دوا بخێ بێگومان ئەوە تەسیر لەوەی ناکەکەوە گەیمەرانی ئەکسبۆکس پلەیستیشن 5 بکڕن چکە ئەوەی ئەکسبۆکسی بووە هەر ئەکسبۆکس دەکڕی ئەوەی پلەیستیشنیشی بووە هەر پلەیستیشن دەکڕی بەڵام تەسیر لە فرۆشی سەرەتا دەکات ئەوەی کە بەتەما بوو لە بەرخاتری هەیلۆی بێ ئەکسبۆکس سیریز ئێکسی بکڕی لەوانەیە ڕاوەستی تاوەکو چەند مانگەی ئینجا بێگومان پلەیستیشن 5 یاری گەورەتری بڵاو دەکاتەوە ئەگەر بێت و ئەکسبۆکس سیریز ئێکس یاری مەسەن هەیلۆی نەبی بۆ نمونە پلەیستیشن 5 یاری سپایدەرمان مایلز مۆرالسی هەیە کە لەوانەیە لەکەنە تو زۆر گرینەوەی بەڵام لە جیهان سپایدەرمان زۆر گەورەیە و گەیمەران لە کوردستانی یاری سپایدەرمانیان خۆش دەوێت و بێزگەلەوەش مایکرۆسۆفت یاری دە میدیەمی هەیە سکۆرنی هەیە چەند یاریی تایبەتی خۆیان هەیە بەڵام پلەیستیشن باشتر وەزعی دیارە لە چاو یاری تایبەت بێگوان پشتی شەرا بە بەڵام مایکرۆسۆفت گەیم پاسی هەیە کە پێم وایە باشترین خزمەت گوزاری گەیمە و مایکرۆسۆفت زۆر بە جوانی خزمەتی گەیمەران دەکات بە مانگانە $100 100 یاری پێ بدە بەڕاستی هەموو گەیمەرێک پێویستە هەی بێ دەمێت ڕێینگۆ لەسەر مۆزوعی بزانم ئایا پێتان وایە نەبوونی یاری هەیلۆ ئینفینیت تەسیر لە فرۆشی ئەکسبۆکس سیریز ئێکسی دەکات لە سەرەتایی لە کۆتایی ئەو ساڵ یاخود ناکە دەبێت ڕێنگە بزانم ڕێی من تانزانی کە بێگومان تەسیر دەکات بەڵام معنایەوە نییە گەیمەرانی ئەکسبۆکس پلەیستیشن هەڵبژێن بەڵکو لەوانەیە چاوەڕێ بکەن دەبێت ڕێنگۆ لە کۆمنت بزانم لەو مانگەی یاری فۆڵ گایز بڵاو کرایەوە ئێستا لە پلەیستیشن پلس بەخۆڕایی بەردەستەکە پلەیستیشن پلس تێک کەوا شتێکی زۆر خۆشە زۆر کۆمیدیە و ئەگەر حەز دەکەن من ڤیدیۆیەکی ڕیڤیو یاخود پێشکردنێکی بۆ بڵاو دەکەم و نازانم دەیکەم یان نە بەڵام ئەگەر کۆمنتێکی زۆری بۆ هات داواکارێکی بۆ هات بێگومان دەیکەم فۆڵ گایز یاریێکی زۆر خۆشە و زۆر مۆدعی هەیە هیوادارم ێوەش تاقی بکەنەوە دەمێ بیکەن ئەو کەسانی کە دەشیکەن لە کۆمنت بنووسن بڵێن یاریەکەی دەکەن پێتان چۆنە یاریێکی باشە یاخود خراپ هەواڵەکەم هەیە لەسەر ستریمەرە جیهانیەکان داکتەر دیزشپێک گەڕایەوە ستریمکردنی یاریەکان لە یوتیوب دەستی پێکردەوە واروە شراودش گەڕایەوە شراود گەیشتەوە تویچی گەیشتەوە ماڵی خۆی وتی گەیشتمەوە ماڵی خۆم لەبۆ میکسەر نمە شراود گەڕاوە
ئەچەندە دەڵێن گەڕانەوەی شراودی لەوانەیە 6 میلیۆن دلاری بە هەدیە وەرگرت تاوەکو بێتەوە تویچی و داکتر دیسرسپێکتش بێگومان عەقدێکی گەورە لەگەڵ یوتیوبی کردیە هەردووکیان پێکەوە گەڕانەوە دەستیان بە ستریمکردنی یاریەکان کردەوە و نینجاش ئێستا لە یوتیوبە هەر سێکیان گەڕانەوە ستریمکردنی یاریەکان هەواڵێکی خۆش بوو من دەوێت شەوت سەیری ستریمەکەی داکتر دیسرسپێکتم دەکەم چونکە پێم وایە باشترین ستریمەری جیهانە و کەسایەتیم زۆر خۆش دەکەێت کەسایەتێکی تایبەتی هەیە بەزەم یاری ڕۆک کەمپەنی دەکرد کەوا یاریی زۆر سەرنجڕاکێش دیارە سەری ستریمەرێک دەکەن لە کوردستان لە دەرەوە باشترین ستریمەری خۆت لە کۆمنتە بۆم بنووسە هەواڵەکەم هێرە سەیاری The Last of Us ئەپدێتێک شوێنێ لە بۆ بڵاوکرایەوە بە ناوی grounded getting grounded difficulty واتە difficulty نوێی لە بۆ بڵاو دەکرێتەوە difficulty واتە قورساییەکی نوێ پێ دەوترێت permadeath زۆرە قورساییەکە کە لە ناو یاریەکە یەک جار بمری کاملی ئەو شتانێکە کردیتت هەمووی دەسڕێتەوە واتە دێوە سفر واتە پسنە کاتێک لە ناو یاری دەمری دوای دێوە هەمان چێکپۆینت نییە یەک لایفت هەیە بەڵام چکە یاریەکە زۆر قورس دەبی Last of Us بەخۆشی قورسە ئەیمۆ کەپاسیتیت فریە واتە بەکەیف خۆت توانین گولە هەڵگری و گولت خلاص نابی هەشتێکی باشە ینی چەکەکت پێبی ئەنی ئەگە چەکەکت پێبی گولەی خلاص نابی کەشتێکی زۆر باشە وهروەها چەندین ستایلی نوێیان دانایە مەسەلەن دەتوانێت بە شێوەی پیکسلی یاری بکەی بە شێوەی ڕەشسپی نازانم تێدا بیان نە بەڵام بە شێوەی ڕەنگا و ڕەنگ دەتوانی یاری بکەی دەستکاری بکەی دەبێت ڕێنگە بزانم ئایا چەند کەس یاری The Last of Us کردیە کە کریتت بنووسە یاری The Last of Us کردیە کە نەشت کردیە بنووسە نەم کردیە لەبەر ئەو هۆکاری نەمکردێت چکە یاری The Last of Us من یا ڤیدیۆیەکی پێشکڕین لۆی کرد لە دوای کڕینیشم لەبۆی کرد و خەڵکەکی یەکجار زۆر ڕخنیان لێگرتم کە سوپاسی هەمووان دەکەم کە ڕخنەوێ دەگرم بەردەوام چکە بە ڕخنەکانی ئەوە باشتر دەبم بەڵام هەست دەکەم گەیمەرێکی زۆر کەم لە کوردستان یاری The Last of Us تاق کردەوە کە پێویستە زیاتری زۆرترین کەس تاق کردیتەوە دوایین هەواڵی ئەو ڕۆمان بێگومان لەسەر GTA 5 GTA 6 هیچ هەواڵێکی نوێم نەبوو یاخود دەنگۆیەکی نوێ مەسەری گوێنێ نەبووە چەند دەنگۆیەک هەیە کە دەڵێن بەتەمان لەگە PlayStation 4 و ئەو شتانە ڕێک بکەم بەڵام باوەڕم بەو دەنگۆیانە نەبوو و پێم ڕاست نەبوون باسیشان بکەم بەڵام GTA 5 یەکێک لە ئەپدێتە گەورەکانی خۆی بڵاو کردەوە و بە ناوی لۆس سانتۆس و سەمەرە 15 زۆر ئۆتۆمبیلی نوێیان زیاد کردیە کە ئۆتۆمبیلەکانیان زۆر نازدار دیارن بەڵام بێکمان نرخیان ئێستا میلیۆنان دلارە و 6 کۆواپ نشتنی نوێ واتە 6 ئەرچی نوێ مەرحەلەی نوێیان زیاد کردێت دەتوانین لەگەڵ هاوڕێیەکانت بە شێوەی ئۆنلاین تاقیب بکەیتەوە ئۆپن ویل کارتیان زیاد کردێت چەند تراکێکی تراکس و ڕیس سنتەریان زیاد کردێت دەتوانین مسابقەی سیارەی لێ بکەین و بزنس باتسیان دانەیە کەوا چەند شوێنێکی نوێ تاوەکو بزنسی ناوکەی پارەی تێدا ینی پارەی بەدەست بینی لەسەر ماپی زیاترە شوێنەکان وهروەها لە ناو دایمەند کاسینۆی چەند مۆدێکی نوێ لە ناو کاسینۆیەکە زیاد کردێ و ئەپدێتێکی جوانە ئەپدێتێکی خۆشە تڕێلەکەشی زۆر بەدڵە بەڵام گەیمەران داوای GTA 6 دەکەن کە ڕۆکستار جێمان لێ بگرێت GTA 6مان دەوێت و زۆر هاوڕێژ هەموو ڕۆژێ پرسیارمە دەکەن ئەرێ ژیر GTA 6 دەبی کەنجێ بڵاو بکرێت ئەمشە هاوڕێیان ئەگەر ڕۆکستار ئەو ساڵ ناو ساڵ زەحمەتە تازتەواو بەڵام 2021 ئەگە بێت و تەنیا یەک ترێلەری بچووک بڵاو بکاتەوە لە 2021 ئەگە ترێلەری بڵاو بکرێتەوە GTA 6 لە 2022 ترێلەری دووەم بڵاو دەکرێتەوە لە 2023 گەیمپڵەی بڵاو دەکرێتەوە لە 2024 یاریەکە لەوانەیە بڵاو بکرێتەوە بەڵام بێگومان یاریەکە لەوانێت تاخیریش بکرێت لە بۆ 2025 ئەوانە وا زوو چاوەڕوانی GTA 6 مەکەن ئەگەر هەواڵی نوێ هەبی بێگومان پێتان دەڵێن بەڵام هیچ هەواڵێکی نوێ لەسەر یاری GTA 6 و GTA 5 ئەپدێتێکی گەورەی لە بڵاو کرێت بەڵام ئەوە هێشتا و ئەپدێتە گەورەی نییە کە ڕۆکستار باسی کردیە ئەپدێتە گەورەکە هەفتەی ڕابردوو باسم کرد گەرنەتان بینی پرۆنسەیری بکە و ئێستا کاتی براوەکەیە براوەی هەفتەیەمان ئەو بەڕێزەیە پیرۆز بای لێ دەکەم هیوام وایە $10 وەربگری ئاگداری سناپچات دۆزم لە سناپچات بوتۆم دۆزیەوە ئاگداری سناپچاتەکەت بە بەزووترین کات پەیوەندیت پێوە دەکەم $10 حەز دەکەی بەش لە ئایتونز بی یاخود لە فاسپەی بی لە هەر شوێنێک بیت دەتوێ $10 بۆ بنێرم $10 خۆت وەردەگری پیرۆزە هیوامایە سوودی لێ وەرگرین و ئێوەش دەتوانە ببنە خاوەنی $10 دەزانم زۆر هاوڕێ دەڵێن ژیر لە مێژە فۆڵۆمان کردی کانی $10 ما هاوڕێیان وەڵڵاهی زۆر حەز دەکەم $30 ببەخشم بەڵام بتوانای مندا هەیە هەفتانە یارمەتی یەک گەیمەری بدەم بتوانین $10 بۆ خۆی سوودی لێ وەربگری هیوام وایە بتوانم گەربێت و بینەرمان زیاتر بی لایکمان بەرزتەوە سابسکرایب چانەڵەکەم بەرزتەوە بێگومان پارەکەش زیاتر دەکەین ئینشاءالله بەڵام حەز دەکەم یارمەتیتان بدەم چکەوە بەخۆڕای سەیری ڤیدیۆکانی من دەکەم بەڵام من حەز دەکەم یارمەتی ئەو گەیمەرانە بدەم کە بەڕاستی لە خۆیان بتوانن سوود لە پارەکە وەربگرن $10 وەرگرن لە ناو یاریە هەر یاریەک حەزیان لێ لە خۆیان سەرفی بکەن یاخۆ یاری پێ بکڕن لە پلەیستێشن یا لە ئەکسبۆکس یاخۆ دەتوانێت گەیم پاسی پێ بکڕێ 100 دانە یاری لە خۆ دویەک مانج تاقیب بکەیتەوە هاوڕێیان گەیشتنە کۆتایی ئەڵقەیەش هیوام وایە زانیاری بەسووتان پێ ببەخشم و چاوەڕوانی ڤیدیۆ نوێ بن
لەوانەیە بڵێن ژیرۆ باگراوند لۆگۆ ڕایە ئەگەر لەبێت تا یاختەکان ڕابش باسم کردەوە خەریکی دروستکردنی ژوورە چیمە بەڵامی دیلەوە لەبەر کەرەنتین و نەخۆشی ئەو شتانە ژوورەکەم تاو نەبووە بێگومان ژوورە نوێیەکەم تەواوی کامێرەی دەگۆڕم مایک دەگۆڕم ژوورم دەگۆڕم دەبی جوانترین سێتاپینە ناو یوتیوبی کوردی دابنێ بە باشترین کامێرە بە باشترین دەنگ بە باشترین ستودیۆ هیچەکی زۆر زەخم دەکەم تا ئەو کاتەش چاڕوان بن بێگومان بەڵام من بەرداوام دەمێت دروستکردنی ڤیدیۆ وە خەریکی دروستکردنی ڤیدیۆیەکی سوپاسم لە بۆ یاریەک چاڕوان بن لەو ماوەیە بەڵام من دروستکردنی ڤیدیۆی سوپاس زۆرم پێ دەچی لەبەرەوەی دەمەوێت شتێک بکەم جیاواز و جوان بی وەکو جیتیەکەی و پابجیەکەی نامێت شتێکی تەقلیدی بکەم بۆ ڤیدیۆکەم بڵاو دەکەمەوە بەڵام ڤیدیۆ کوالیتی بەرز بڵاو دەکەمەوە تا ئەڵقەی داهاتوو هەر یاری بکەن سەیری فیلم بکەن بەڵام یاری بە سوود و چیرۆک و شتی باشتانی بکەنەوە خواتان لەگەڵ بەرەو کۆتایی ژیانی پلیستیشن 4 دەچین پێشەوەی لە کۆتایی ئەم ساڵ پلیستیشن 5 بڵاو بکرێتەوە پێویستە باسی باشترین و گەورەترین یاریە تایبەتەکان یان یاریە ئەکسکلوسیڤەکانی پلیستیشن 4 بکەین تێبینی لەم لیستە یاریەکانی وەکو GTA 5 و Red Dead 2 ناکرێتەوە هیچ یاریەک ناگرێتەوە بۆ سەرجەم پلەتفۆرمەکان بڵاو کرابێتەوە تەنانەت باسی Horizon Zero Dawn و Death Strandingیش ناکەین چونکە ئێستا لەسەر PC بەردەستن ئەم یاریانە تەنیا و تەنیا لەسەر کۆنسۆلی پلیستیشن 4 بەردەستن باشترین 15 یاری تایبەتی PlayStation 4 ژمارە 15 یاری Dreams یاریەکە لە ڕێگەیەوە دەتوانی یاری دیکە دروست بکەیت تەنانەت گەیمەران توانیان بەشێ لە دێمۆ یاری Halo Infinite دروست بکەنەوە کاو یاریە تەنیا لەسەر Xbox بڵاو دەکرێتەوە گەیمەر هەیە یاری Red Dead دروست کردوێتەوە Dreams یاریەکە بۆ گەیمەرانی خاوەنی بیرۆکان خاوەنی مێشکێکی گرافیچین و حەز دەکەن یاری دروست بکەن گەر کەسێکی لەو گەیمەرانە پێویستە ئەو یاریە لەسەر PlayStation 4 تاقی بکەیتەوە ژمارە 14 یاری Ratchet & Clank کاتێک لە 2016 یاری Ratchet & Clank دووبارە بۆ PlayStation 4 بڵاو کرایەوە هەمووانی دڵخۆش کرد بە تایبەتی ئەو گەیمەرانی پێشتر لەسەر PlayStation 2 یاریەکەیان کردووە Ratchet & Clank تەقەکەری کامێرای کەسی سێمە خاوەنی تاموسێژێکی تایبەتە تا یاریەکە نەکەی نازانی خۆشی وەرگرتن لەناو ئەو یاریە چۆنە و ئێستا کاتێتی پێشەوەی بەشی نوێی یاریەکە بۆ PlayStation 5 بڵاو بکرێتەوە ژمارە 13 لە باشترین یاریەکانی PlayStation 4 The Last Guardian لەلایەن دوو ستودیۆی زۆر بچووکی سۆنیەوە بەرەم هاتووە کارێکی هەرە نایاب چیرۆکێکی هەرە نایاب بۆ منداڵە یاری دەکەی کە پەیوەندی لەگەڵ ئەمە ئاژەڵە گەورەیە دروست دەکات هەوڵ دەدەن بێکەوە چیرۆکێکی سەرکێشی تاقی بکەنەوە و ئەو یاریە ناوازەیە و شایانی کردنە ژمارە 12 یاری Infamous Second Son پێشەوەی ستودیۆی Sucker Punch یاری Ghost of Tsushima بەرهەم بێرن ئەم یاریان لە 2014 بڵاو کردەوە کە ئاکشنەکەی دووبارەی نییە و یاریێکی تاقەکەری تەواو جیاوازە بە تایبەتیش بۆ گەیمەرانی حەز بە زۆری یاری جیاواز دەکات یاریێکی سەرنجڕاکێشە خاوەنی چیرۆکێکی باشە ژمارە 11 یاری Gran Turismo Sport یان GT Sport ماوەیەکی یەکجار زۆرە یاریی نوێی Gran Turismo بڵاو نەکراوەتەوە بڕیارە لەسەر PlayStation 5 Gran Turismo 7 بڵاو بکرێتەوە بەڵام تا ئەو کاتە GT Sport کە چێبەرچەی ئۆنلاینی ئۆتۆمبیلە یاریێکی هەرە نایاب و گەیمەرێکی یەکجار زۆر لە تەواوی جیهان لە بەرەم یاریە PlayStation 4یان هەیە گرافیکەکەی نایابە و لێخوڕنی ئۆتۆمبیلەکەش زۆر لە ڕاستی چووە ژمارە 10 یاری Days Gone بەڵێ لە کاتی بڵاوبوونەوەی کێشەی تەکنیکی زۆر بوو و بەڵێ لە کاتی بڵاوکردنەوەی بەگی زۆر بوو بەڵام جگەلە کێشە تەکنیکەکان کە ئێستا سەرجەمیان چارەسەر کراون Days Gone یاریێکی باشە خاوەنی چیرۆکێکی کاریگەرە بە تایبەتیش زۆمبیەکانی کارێژی نوێیە کە بە کۆمەڵ لەناو جیهانی کراوە هێرشت بۆ دەێنن گەر حەز بە یاریێکی چیرۆکی زۆر باشی زۆمبیەکان دەکەی جیهانی کراوە بێ Days Gone باشترین یاری ئەنجامی بێ ژمارە 9 یاری Until Dawn ژمارەی ئەو یاریانەی چیرۆکێکی کاردانەوەیان هەیە باش بن زۆر کەمە گەیمەران تەنیا کۆنتترۆلی هەندێک جوڵە و بڕیاری کارکتەرەکان دەکەن هەر بڕیارێکی هەڵا دەبێتە هۆی کوشتنی کارکتەرێک ژیانی هەمووان لەژێر دەستە گرافیکی یاریەکەش زۆر نایابە وەگەوە وایە سەیری فیلمێکی ترسناکی هۆلیوود بکەیت ژمارە 8 یاری Shadow of the Colossus لە PlayStation 2 گەیمەرێکی زۆری عاشقی خۆی کرد و کاتێ ڕیمەیک کرایەوە بۆ PlayStation 4 هەمان شەد ڕوویدا ئەو یاریە تەنیا شەڕکردن لەگەڵ چەند بۆسێکی گەورە و زەبەلا بەڵام لەژێر شەڕکردنەکە خاوەنی چیرۆکێکی زۆر ناخەژێنە چیرۆکێکە لەوانەیە گەیمەر دەست بە گریام کە بە دیاریەوە بۆیەش دەبێ و یاریە تاقی بکەیتەوە ژمارە 7 یاری Uncharted Lost Legacy یەکەم یاری Uncharted ماوەکەی کەم بێ و بە کارکتەری Nathan Drake یاری نەکەی لەو یاریە بە کارکتەرێکی ئافرەت یاری دەکەی کە هەمان هەستی یاریەکانی پێشووی Uncharted پێدەدا لە ئاکشنی زۆر مەتەڵی زۆر چیرۆکێکی زۆر باش و گرافیکێکی قەشەنگ ژمارە 6 یاری Bloodborne
ژمارە یاریە قێزەونەکان لە ڕووی گرافیکەوە زۆرن بەڵام بلاتبۆرن لەگەڵەوەی هەموو شتێکی لە خوێن و ئێسقان دروست کراوە گەیمپڵەی و چیرۆکێکی زۆر باشی هەیە گەیمەران داوای بەشی دووەم دەکەن بەڵام کەس وەڵامیان ناداتەوە ژمارە 5 یاری سپایدەرمان گەر کارکتەری سپایدەرمانت خۆش بووە یان نا یاری سپایدەرمان یاریشی جیهانی کراوەی زۆر نایابە لە چیرۆک و گرافیک کارکتەری خۆشەویست هیچ لایەنێکی یاریەکە کەم و کوڕێکی زۆری نییە گەر تا ئێستا ئەو یاریتان نەکردووە پێویستە بیکەن خۆتان بۆ سپایدەرمانی مایلز مۆراڵسی پلەیستێشن 5 ئامادە بکەن ژمارە 4 ئەنچارتد 4 زۆرێک دەڵێن باشترین یاری ئەنچارتدە هەندێک دەڵێن دووەم باشترین یاری ئەنچارتدە لە دوای بەشی دووەم بەشی چوارەمی ئەنچارتد بە فیلمێکی زەبەلاحی هۆلیوود دەچێت لەسەر فۆرماتی ڤیدیۆ گەیم بێگومان زۆرینەتان یاریەکەتان کردووە گەر نەشتان کردووە پلەیستێشن 4تان هەیە لە دەستی مەدەن ژمارە 3 گۆست ئۆف سوشیما گۆست ئۆف سوشیما کارێکی خۆویستانەی ستودیۆی سەکەر پەنچە و توانیان یاریێکی نایاب بە تیمێکی زۆر کەم بەرهەمهێنن قەشەنجی یاریەکە وال لێ دەکات بەردەوام سکرینشۆتی یاریەکە بکەیت و بەردەوام بیر بکەیتەوە لەوەی ئەو یاریە تا چەند بەو شێوەیە سوپرایزت دەکات بە جوانیەکەی و خاوەنی گەیمپڵەیەکی زۆر نایابە چیرۆکەکەشی باشە و شایانی کردنە بێگومان ژمارە 2 هەردوو یاری The Last of Us و The Last of Us Part 2 بەشی یەکەمی The Last of Us لە PlayStation 3 بڵاوکرێ بەڵام کاریگەریەکەی زیاتر لەسەر PlayStation 4 بوو زۆرێک دەڵێن باشترین یاریە لە مێژوودا بڵاوکراوەتەوە و دروست کراوە بەشی دووەمیشی قسە و باسێکی یەکجار زۆری جیاوازی لەسەر بەڵام هەمان کوالیتیە و باشترە لە زۆرڕووەوە جیاوازەکەی تەنیا چیرۆکە کە بەش یەکەم چیرۆکەی کاریگەرترە و باشترە و هەردوو یاری شایانیکردنە ژمارە 1 و باشترین یاری PlayStation 4 لە مێژوودا بێگومان یاری God of War گادوواری کۆن لە 4 یاری ڕابردوو یاری زۆر باش بوون بەڵام لەسەر ئاستی باشترین یاری جیهان نەبوون بەڵام گادوواری 2018 لەسەر ئاستی باشترین یاری جیهانە چونکە هەر لەو ساڵە بۆ باشترین یاری ساڵ Red Dead 2 بەزان کە هیچ یاریەک ئەستەمان خۆی لە باشی و نایابی Red Dead بدا تەنیا گادوواری 2018 نەبێت چیرۆکێکی نایاب گەیمپڵەیەکی نایاب گرافیکێکی زۆر باش و کڕۆیتۆز بێگومان نایابە گەرتە ئێستا نەتان کردووە بێگومان شایانیکردنە ئەمانە باشترین 15 یاری تایبەتی PlayStation 4 بە پێیلیستی هاشتاگ پێتان وایە باشترین یاری PlayStation 4 لە مێژوودا کامەیە لە کۆمنتی ئەو ڤیدیۆیە لە پیجی هاشتاگ بینووسن